خی گەورە و میهرەبان جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەخوازین کە ئەمڕۆ ڕۆژێکی باش بێت بۆ هەموو لایەک و بە تەندروستیەکی باش و با دڵ و دەروونێکی ئارام و جێگیرەوە بتوان تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز کۆمەڵێک تەور و بڕگە بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستانم لە بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ پرۆگرامەکەتان پرۆگرامی پەیامی ڕۆژ لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە قەرزکردن لە پێناوی چی تەوەری یەکەمی بەرنامەکەمانە. ئەمڕۆ خەڵکێکی زۆر دەستی کردوتە قەرزکردن لە پێناو کۆمەڵێک شتدا. ئایا کامانن ئەو شتە زۆر پێویست و لە پێشینانەی کە پێویستە ئێمە قەرزیان بۆ بکەین چونکە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی زۆری داوە بەم بوارە. بە جۆرێکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر مردوویەک کە هاوڵ و موسڵمان و شوێنکەوتوی خۆی بووە تەنها 2 دیناری ئەو سەردەمە قەرزار بووە نوێژی مردووی نەکردووە کەواتە ئەمە شتێکە کەوا ئیسلام و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم گرنگیەکی ئەوتۆ و زۆریان پێداوە ئەبێ ئێمە بزانین ئەمڕۆ بۆچی و بۆ چەمە بەست و بوارێک قەرز دەکەین. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هەڵوەڕینی قژ و نەخۆشی دەردەڕێوی کە لە ئێستادا بە جۆرێ لە جۆرەکان قسە و باسی لێوە دەکرێت و لە هەندێک لە مرۆڤەکاندا بە ڕێژەیەکی کەم نەخۆشی دەردەڕێوی سەری هەڵداوە پزیشک و پسپۆڕێکی بوارەکە قسەمان لەو بارەوە بۆ دەکات. تەوەری سێمی بەرنامەکەمان مامەڵە و هەڵسوکەوتی فەرمانبەر لە فەرمانگەکان لەگەڵ هاوڵاتیان و ڕایکردنی معاملات و ئیشەکانیان یا ئەو کارانی کە هاوڵاتی لە فەرمانگە و دایرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە پێویستی پێێتی یا ڕێی تێدەکەوێت چۆن فەرمانبەران بتوانن بە شێوەیەکی جوان و باش و خێرا مامەڵەکانیان ڕاپەڕێن. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆمانە بن بە ئومێدی ئەوەی کەوا ببنە جێی سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست. لازدان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. ئەوانەی کە مامەڵەی بازرگانیان هەیە یا گەشت دەکەن بۆ بەسەربردنی کاتەکان یان بۆ زۆر جار بۆ نەخۆشی بۆ ئومێدیەوەی ئینشاڵڵا ئێوە و هیچ کەسێکی دیکە بۆ نەخۆشی سەردانی وڵاتانی دیکەنەکە پێویستی بە ئاڵوگۆڕی نرخی دراوەکانە کە بزانێ ئەو پارەیەکە لە بۆ وڵاتە سەفەری پێکاوی گۆڕێتەوە بەرامبەر بە دیناری عێراقی چه جیاوازیەکی بەسەرداتوە. ئێمە لە بڕگەی نرخی دراوەکان ڕۆژانە ئاشناتانەکەین بە جیاوازی و ئاڵوگۆڕەکانی سەر نرخی دراوەکان.
ئازیان دەچینە لای بڕگەیەکی دیکە هەمیشەی پرۆگرامەکەمان کە بڕگەی یادەوەریەکانە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لا ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و فەرمون باکەکەوە بینەریان. بیستیەکی هەموو ساڵێک ڕۆژی سوێند خواردنی سەرۆکایەتیە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەو پرۆسەیەش هێندە سیستەماتیکانە و لە کاتی خۆیدا بەڕێوە دەچێت کە تێیدا دەیان سەرۆک لەو ڕۆژەدا هەڵبژێردراون. با جۆرێک کە لەو ڕۆژەدا ئەم سەرۆکانی ئەمریکا هەڵبژاردنەکانیان بردۆتەوە و سوێندی یاساییان خواردووە. فرانکلین ڕۆزڤێلت وەک 32هەمین سەرۆکی ئەمریکا، هاری ترۆمان وەک 33هەمین سەرۆکی ئەمریکا و دوایت ئیزنهاوەر وەک 34هەمین سەرۆکی ئەمریکا و جۆن کەنەدی وەک 35هەمین سەرۆکی ئەمریکا و ڕیچارد نیکسن وەک 37هەمین سەرۆکی ئەمریکا و جیمی کارتەر وەک 39هەمین سەرۆکی ئەمریکا و ڕۆناڵد ڕیگن وەک 40هەمین سەرۆکی ئەمریکا و جۆرج بۆشی باوک وەک 41هەمین سەرۆکی ئەمریکا و بیل کلینتۆن وەک 42هەمین سەرۆکی ئەمریکا و جۆرج دەبلیو بۆش وەک 43هەمین سەرۆکی ئەمریکا و باراک ئۆباما وەک 44هەمین سەرۆکی ئەمریکا. بیستیەکی ساڵی 1945 لە حاڵەتێکی دەگمەن و دووبارە نەبووەوەدا و بۆ یەکەم جار لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا یەکێک لە سەرۆکەکانی ئەو وڵاتە چوار خول هەڵبژێردرایەوە بۆ سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەویش بریتی بوو لە فرانکلین ڕۆزڤێلت. لە کاتێکدا یاسای ئەو وڵاتە تەنها مافی 2 جار و 2 خول مافی خۆپاڵاوتن بە هەر سەرۆکێک دەدات، بەڵام بەهۆی ڕەوشی ناوخۆی ئەمریکا و کۆتایی هاتن بە جەنگی جیهانی دووهەم و دروستبوونی بۆشایی ئیداری و سیاسی لە وڵاتە و هەروەها ئەرکەکانی ڕۆزڤێلت لە بەهێزکردنی پێگەی ئەمریکا لە دنیادا. بیستیەکی ساڵی 1949 هاری ترۆمانی 33هەمین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وتارێکیدا بۆ گەلی ئەمریکا بەرپرسیارەتی وەشاندنی هەردوو بۆمبی قومبەلەی بچووک و گەورەی ئەمریکای گرتەستۆ کە ئاڕاستەی هەردوو شاری هێرۆشیما و ناکازاکی وڵاتی یابانی کردبوو لە ئەنجام و میانەی جەنگی جیهانی دووەمدا و ئەوەش بە یەکێک لە ڕووداوە پڕ تراژیدیایەکانی سەدەی 20ەم دادەنرا کە سەدان هەزار کەسی کردە قوربانی و ملیۆنانی دیکەش بریندار بوون و تووشی ئاڵۆزی دەرونی بوونەوە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر قەرزکردن لە پێناوی چیدا. ئاینی پیرۆزی ئیسلام تەواوی بنەماکان یا تەواوی بوارەکانی ژیانی گرتوۆتەوە بە ئاینێکی گشتگیر ناوزەند دەکرێت بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان مرۆڤەکان یا پەیوەندی نێوان هەژار و دەوڵەمەند و هەبوو نەبوو. کۆمەڵێ بنەمای جوانی دانا یەکێک لەو بنەمایانە قەرزکردنە، بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام بۆ حاڵەتی زۆر زەروری و پێویست بڕیاری داوە کەوا مرۆڤ نەبوو هەژارەکان قەرز لە دەوڵەمەندەکان وەربگرن. بەڵام ئەوەی ئەمڕۆ کە خەڵک بۆ مۆبیلیات و بۆ سەیارە و بۆ گەشتکردن و بۆ زۆر شتی ناپێویست دەیگرێتە بەر و قەرزی بۆ دەکا، ئەمە لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە چۆن لێیەگەدرێتەوە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە تەواوی ئەو بوارانەکەین کە قەرزی بۆ دەکرێت و پرسین قەرزکردن لە پێناو چیدا. بەڕێز مامۆستا بیلال عەلی زانای ئاینی لە چەمچەماڵەوە زانیاری زیاتر و قسەی زۆرترمان لەبارەی ئەم تەوەرەوە بۆ دەکا. مامۆستاگیان سڵاوی خوارد لێبێ و ئەم کاتت باش، سپاس بۆ دەرفەتەکە بە ئێمەت بەخشی. دەپرسم ئاینی پیرۆزی ئیسلام سەرەتا چۆن لە قورئان و فەرمودەکانی پێغەمبەری پێشەواماندا صلی الله علیه وسلم باسی قەرزیان کردو وەکو ئەشزانین درێژترین ئاەتی قورئانی پیرۆز کە 282 بەقەرەیە، هەر هەمووەکەی باسی قەرز و نووسینی قەرز دەکات. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ خوای گەورە و میهرەبان، درود و سڵاوی خوای گەورە لە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم. سپاس بۆ ئەوەی بەڕێزیش. طبعا قەرز یەکێکە لەو جۆرە مامەڵانەی کە خوای گەورە و میهرەبان دایناوە لە نێوان ئینسانەکانە. جۆرەکانی عیبادەت لە ئیسلامی ئێمەیە زۆرن. یەکێک لە جۆرەکانی عیبادەت پەیوەندی بە ماڵەوە هەیە، چۆن زەکاتدان یەکێکە لە ڕکنەکانی دین پەیوەندی بە ماڵەوە هەیە، بە هەمان شێوە مەوزوعی قەرزیش یەکێکە لەو عیبادەتانەی کە پەیوەندی بە ماڵەوە هەیە. ئینسانەکان پێویستیان بە یەکترە و بە یەکترەوە جوانن. یەکێک لەو شتانەی کە محەبەت و خۆشەویستی دروستەکە لە بینی ئینسانەکانە و هەروەها
ئەبێتە هۆی ئەوەی کەوا ژیانن بە خۆشی بڕوا بڕێوە ئەوەیە کاتێک کە ئینسانەکان ئەوانی کە لیانە قەومێ یا پێویستێکی مادیانە بێ دەوڵەمەندەکان و پارەدارەکان یارمەتیان بدەن لە ڕێگای قەرزەوە. جا قەرز یەکێکە لەو عیبادەتە گەورانەی کە خوای گەورە و میرەبان لە چەندی شوێنە وەصفی ئەم عیبادەتەی کردووە و لەیەکێک لەو ئاەتانە فەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة کێ هەیە بتوانێت قەرز بدا بەخوای گەورە یعنی ئینسان کاتێکە قەرزەدا بە کەسێ وەکو وای ئەم قەرزەی دابێ بەخوای گەورە و میهرەبان جاخوای گەورە فەرمێ هەر کەسی ئەم کاری کردبێ یارمەتی هەژارێک نەدارێک فەقیرێک گەنجێک کەسێکەوە پێویستی بە یارمەتیەکی مادی هەیە پارەی بدەیتێ بە قەرز و لەسەری بۆستی خوای گەورە میرەبانە فەرمێ وەکو وایە قەرزەکەت بەخوای گەورە دابێ وەخوای گەورە بە چەندین قات بۆ پاداش ئەداتەوە حتا ئیمامی قورتوبی کە شەیخی مفەسرینە ئەفەرمێ پاداشتەکە تەنها خوای گەورە خۆی ئەزانێ و کەس نازانێ ئەو مضاعفە و چەند قاتە چەند کارێکی پیرۆز و گەورەیە و چەندە زۆرە لەبەرەوە عیبادەتێکی گەورەیە بەڕاستی ئینسانەکان هەرێکە بە شتێ خۆشەویستە بێ مەسەلەن باوک بە تەربیەی جوان بۆ مناڵەکانی حاکم و دەسەڵاتدار بە عەدالەت جێبەجێکردن لە نێوان میلەتەکەیە خەڵکی دەوڵەمەند و پارەدار بەوە مەحبوب و خۆشەویستە بن کە ئەگەر بێت و یارمەتی فەقیر و هەژارەکان بدەن لەو کاتانی کە پێویستیان بە ماڵ و سامانی دنیاە چونکە بەڕاستی ئەو جۆرە کەسانی کە پێویستیانە بێ کاتێ پەنا نابن بۆ گوناح پەنا نابن بۆ دزی پەنا نابن بۆ شتی خراپە و سەبر و ئارامی ئەگرن زۆر کارێکی گەورە و خێرە ئینسانی دەوڵەمەندەکان و پارەدارەکان بتوانێت دڵی ئەو جۆرە خەڵکانە خۆشکە و پێویستی ژیانیان بۆ پڕکاتەوە بەڵێ خێرێکی زۆر زۆر گەورەیە و هەروەها دینی ئیسلامی ئێمەش دینی تەعاونە و تاکید لەسەر ئەوە کاتەوە کەوا هەمومان هاوکاری یەکتر بکەین. زۆر باشە مامۆستا ئایا قەرزکردن بۆ شتی ناپێویست وەکو کڕینی مۆبیلیات و کەلوپەلی ناوماڵ و یاخود بەمبەستی گەشتکردن و سەفەرکردن ئایا ئەمە شتێکی دروستە یان بە پێچەوانەوە ئایا ئەگەر کەسێک داوای قەرزمان لێ بکات بۆ یەکێک لەم پێداویستیانە بۆ نمونە وەکەی کە باسمان کرد بۆ کڕینی مۆبیلیات بێت بۆ گەشتکردن بێت ینی لە هەردوو لایەنەکەیەوە ئایا ئەمە دروستە یاخود شتێکی شیاوە یان نە؟ طبعا قەرز زیاتر بەڕاستی ئینسان هەوڵ بدا دینی ئێمە داوامان لێکە ئێمە هەوڵ بدەین کە سابەت بکەین و بەدەستی خۆمان بژێنین ئەگەر نەبوو بووین سەبر و ئارامیمان هەبێت ئەگەر پێویستی ژیانمان هەبوو و توانامان نەبوو ئەو کاتە پەنا بۆ قەرز ببین قەرز بۆ پێویستیەکانی ژیان ئەوانی کە زۆرەتی ژیانە ئەوەیان لە پێشترە کەسێ مەسەلەن نەخۆشیەکی توانای عیلاجی نییە مثلا کەسێ ئەوێ خانوو تەواوکە و خانووی بە تەواو نەکراوە گەنجێک کە خەریکی پرۆسەی خوێندنە و توانای خوێندنەکەی نییە کەسێکە گەنجێکە ئەوێ ژن بێنێ یا مەسەلەن ئەوێ کەسابەتێ بکات دوکانداریە دابنێ ئەمانە پێڵەن حاڵەتی زەروری ئەم قەرز بۆ ئەمانە لە پێشترە و گرنگترە ئینسان تا بتوانێ وەکو باسم کرد لاوەڵەوە ئەگەر ئینسان سەبری هەبێ پەنا بۆ قەرز نەبا باشترە بەڵام کاتێک کە پێویستی بوو بۆ ئەم حاڵەتانی کە زەروری ژیانە زەڕوتی ژیانە ئەوە ئەتوانێ قەرز بکە بەڵام بۆ حاڵەتی تەکمیلەی ژیان یا بۆ مەسەلەن سەفەرێکی خۆشیە یا بۆ نمونە بۆ مەسەلەن ڕازاندنەوەی ناوماڵ و حاڵە بەڕاستی ئەوە دروستە وەکو ئەوەی کە قەرز بکە مانع نییە بەڵام بەمەرجێ ئەبێ ئاگای لێبێ لە کاتی خۆیان بیداتەوە وەخۆ ئەگەر بزانێ کەسێکی تر هەیە لەم پێویستی ترە و لەم زەرورترە ئەم پەنا بۆ قەرزەکە نەبا بەڵکو لێگەڕێ بۆەوەی ئەو کەسانی کە پێویستیان زیاترە لە ڕووی ژیانەوە ئەوان پەنا بۆ قەرز ببن لە هەردوو حاڵەتەکە یا وەکو پێویست دروستە بەڵام لە هەموو حاڵەتێکا بێ و کەسێک کە قەرزەکە ئاگای لە دانەوەی قەرزەکەی هەبێت و خۆی ئامادە بکە بۆ دانەوەی قەرزەکە خۆ ئەگەر بزانێ ناتوانێت قەرزەکە بداتەوە ئەوە لە حاڵەتی دووەمەکە بۆ خۆشیەکانی ژیان و هەندێک سەفەری دنیایی و تازەکردنەوەی ناوماڵ کە زۆر زەرور نییە بەڕاستی ئەوانیان لە جێی خۆی نییە. زۆر باشە مامۆستا قەرزکردنی زێر کە ئەمەش پرسیارێکە لای زۆربەی هاوڵاتیان دروست بۆ بەتایبەت خانمان کە لە ئێستادا زۆربەی خانمان زێر دەهێنن لە لای زەڕەنگەر بەقیز یاخود بە قەرز دواتر پارەکەی دەنێ ئایا ئەمە لە ئاین ئیسلامدا دروستە یاخود نە؟ مسلمانان و بەتایبەتیش ئافرەتان ئەبێ ئاگادار بن مامەڵەکردنی قەرز بەڕاستی وەکو جەنابتان باسان کرد لە ئەوڵەوە قەرز یەکێکە لەو کارانی کە درێژترین ئاەتی قورئان لە سوڕەی بەقەرە دەربارەی قەرز هاتووە یا ئەیها الذین آمنوا إذا تداینتم بدین إلى أجل مسمى فاكتبوه
خی گەورە فەرمی ئەگەر قەرزتاندا بینوسن شاید هەبێ چونکە ئەمە مەوزوعی ماڵە ماڵ زۆر گرنگە لە ئیسلامە جا لەبەرەوە بێ ئاگداری مەوزوعی قەرز بن هەموو قەرزێک لە جێی خۆی نییە و بە تایبەتی ئافرەتان جارە بەبێ پرسی پیاوەکانە نابێ ئەو کارە بکەن و بەبێ پرسی شەرعی خی گەورەش نابێ ئەو کارە بکەن چونکە هێنانی ئاڵتون بە قەرز بەڕاستی لە جێی خۆی نییە ئەوە جۆرێکە لە ڕیبا و شەرعی ئەمە مەجای پێ نەداوە بۆیە ئافرەتان بەڕاستی لەم حاڵەتە بێ پەنا بۆ سەبر و ئارامی ببن کەی توانایان هەبوو پارەی تەواویان هەبوو ئەو جا بڕۆن پێویستی ئاڵتونە هەر شتێک لەو بابەتانیان پێویستە بیکڕن چونکە ئەگەرنا دوای بەڕاستی تووشی گوناح بن بەشێک لە ئافرەتان بەداخەوە بەشێکیان ناڵێن هەموو بەشێک لە ئافرەتان بەڕاستی جاری وهەیە زیاد لە حەدی خۆی حەزی لەنا جوانی و زینەیە جاری وهەیە پارەکەشی پڕ نەکردوتەوە جاروە زەخت لە پیاوەکەی ئەکا جاروایە حتا گوێ بەوش ناداکە ئەو ئاڵتونە بە قەرز بێنێ گوناحە هەم دوکاندارەکە بەڕاستی بێ کاریوانەکە هەمە بێ ئافرەتان ئێمەش پەنا بۆ ئەوە نەبن چونکە ئەوە بەڕاستی لە ژێی خۆی نییە لە ئێستادا کۆمپانیاکان کاوڵاکانی خۆیان لە تەکنەلۆژیا لە جوانکاری لە ناوماڵ لە ئۆتۆمبیل لە زۆر شتی دیکە دەدەنە هاوڵاتیان و لە 115 یا زیاتر و کەمتری دەخەنە سەر نرخەکەی واتە ئەگەر مۆبایلێک بە $1000 بێ ئەمانەیکەن بە $1150 و مانگانە بە قیست لە هاوڵاتی وەرەگرنەوە و ئەمە تا چەند ڕەوایە ئاینی پیرۆزی ئیسلام ڕەوایەتی بەم جۆرە قەرز و قیستە دەدات و چۆن نەبێ هاوڵاتی ڕێنمایی هۆشیاری هەبێ لەبارەی ئەمەوە بەڵێ وەکو پێوتمان ئینسان ئەگەر پێویستی ژیانی هەبوو پێویستی ناوماڵی هەبوو تاڵەن لەم زروفەیە ناکرێ ئینسان بەڕاستی لەگەڵ واقعەکە نەڕەوە لەگەڵ سەردەمەکە نەڕوا بەڕێوە بەڵێ ناوماڵیش پێویستێتی تازەیکەیتەوە بەتایبەتی خانمان و ئافرەتان پێیان خۆشەوەکو شێوەکانی خۆیان ناوماڵیان تازە بێتەوە ناوماڵیان جوان بێ لەم حاڵەتەیە ئاساییە کە ئینسان بچێت لەو کۆمپانیایە نەشت بێنێ ئەوە پێڵێن بەیعی تەقسیت بەیعی تەقسیت واتە ئەوەی کە تۆ شتێکینی بە حازری ئەڵێن بە حازری پارەکە نادەی پارەکە بەشێکێتی ئەوە کەتری مانگانە ئەیدەی ئەمە کەلێ معاملەکە بڕایەوە بە ئەوە ئەیبەم و ئەوە ناخاتە سەری تۆش مانگانە مەبلەغێکە دێتەوە ئەمە پێڵێن بەیعی تەقسیت زانایان ڕێیان پێداوە بەڵام بە مەرجە ئینسان زۆر زیادە ڕەوی نەکا نەچێت لە چەند شوێنێک ئەم قەرزانە بکا و دوایش قەرزەکان لەسەری کەڵەکە بێت و نەتوانێت بیداتەوە و تووشی تاوانێک بێ کە پێی ئەڵێن قەرزکوێری نەدانەوەی قەرز ئەلم حاڵەتەیە ئینسانە بێ ئاگدار بێ ئەمە ئینسان ئەگەر بچێت لەو شوێنانە مەسەلەن هەشت پێویستێکی ژیانی هەیە بیهێنێت و مانگانە بە قست پارەکە بداتەوە معاملەکە تەواو بڕابێتەوە ئەوە پێڵێن بەیعی تەقسیت لە ڕووی شەرعیەوە دروستە بەو مەرجەی ئەم ئینسانە نەکا کارێکی وا بکات لە چەند شوێنێک ئەم کارە بکە بڵێ خۆ من کابرا نامکوژی ئەگەر پارەم نەبوو یا مەعاش نەبوو پارەکەم نەبوو بیدەمەوە ئەوە ناچارە لەسرم بوەستی ئەم نیەتە نابێ ئینسان لە ئەوڵێەوە هەیبێ چونکە منێتێکی خراپە زۆر باشە کەواتە مامۆستا ئەی تەنگە تاوکردنی قەرزار لەلایەن خاوەن قەرزەوە ئەمە تا چەند دروستە بۆ نمونە هەندێک کەسێک کە قەرز وەردەگرێت کاتێکی دیاریکراودا دەنێت بۆ پێدانەوەی ئەو قەرزەی بەڵام دوجار دەبینی ئەو قەرزە ناداتەوە و خاوەن قەرزیش وای لێ دێت کە دەڵێ و پارەیەم ناوێ بۆ خۆت بەڵام ئیتر مەم دوێنە و هیچ قسەیەکم لەگەڵام مەکە ئەمە تا چەندە دروستە خۆی سەرەتاوە بزانین دەوڵەمەند و پارە پێداوەکان خی گەورە کە ماڵی پێداون سێ کاری زۆر خێرگەورە لە بەردەستیانایە خاڵی یەکەم ئەوەیە کە قەرز بدەن بە خەڵکی ئەمە عیبادەتێکی زۆر گەورەیە خێرێکی یەکجار گەورەیانەگا بەڕاستی حتا زانیانە فەرمون لە هەندێک حاڵەتە پارەدان بە قەرز خێری زیاترە لە سەدەقە لە هەندێک حاڵەتە بۆ هەندێک کەس کەوا مثلا زەکات و خێر حەز ناکەن وەربگرن حەز ناکەن خەڵک پێ بزانێت کە فەقیر و هەژارە ئینسانی دەوڵەمەند بتوانێت ئەم کەسانە بدۆزێتەوە و قەرزیان بداتێ و یارمەتیان بدا بەڕاستی کارێکی یەکجار ئینسانی گەورەی لە دنیاە و بە قیامەتش خێرێکی زۆر گەورەیە خێری دومیان ئەوەیە کە کاتێک قەرزەکەیاندا کاتی دانەوەی قەرزەکە هەبوو هاتە پێشەوە کابرای قەرزار نەیتوانی پارەکە بداتەوە ئەم ئەگەر لەسەریان بوەستەیە ماوەکە درێژ کاتەوە بەڕاستی ئەوەیان خێرەکەی یەکجار گەورەیە چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێ الحەسەنەة بعشر أمثالها خێر بە دەقاتە بەڵام سەدەقە کاتێکە قەرزێکە ئەیدەیت و لەسەری ئەوەستی ماوەکەی هاتۆتە پێش و توانای دانەوەی نییە پێغەمبەری خوا فەرمێ خێرەکەی ئەڕوا لە 1 تا 18 زیاتر ئەمە جۆری دۆمە لە خێر جۆری سێمیان ئەوەیە کەوا ئەگەر بێت و ئەم خاوەن پارە و دەوڵەمەنە بێت و هەر یەکجاری لی خۆش بێ و عەفی بکات
ئەمە عیبادەتێکی گەورەیە حتا یەکێک لەو کەسانی کە پێغەمبەری خوا لە بمانەگێڕێتەوە لە قەومەکانی پێشووە عیبادات و کاری چاکەی زۆر نەبوو تەنها ئەوەندە بوو دەوڵەمەند بوو پاری بە خەڵکەدا بە قەرز بە بەردەستەکانی خۆی ئەوت هەر کەس توانای قەرزدانەوەکەی نەبوو لێی بوەستن سەبری لێ بگرن زۆری لێ مەکەن ئەگەر هەر نەیبوو ئەوە لێی خۆش بن خوای گەورە و میهرەبان ئەم عەبدەی زیندوو کردەوە فەرمووی مادام لە عەبدەکانی من خۆش بوویتە و عەفویانت کردووە من ئەمڕۆ شایەنترم بەوەی کەوا تۆ عەفو بکەم لە گوناحەکانت و خوای گەورە عەفوی کرد لەبەر ئەوە ئەم سێ جۆرە عیبادەتە گەورە هەیە بەڕاستی ئەگەر بێت و دەوڵەمەندەکان ئەنجامی بدەن بەڵام کاتێکە ئەم فەقیر و هەژارە دەستی کورتە و توانای دانەوەکەی نییە ئەم خاوەنپارە بێ سەیکە ئەگەر ئەم ئینسانە ئینسانێکی قەرزکوێرە و هەر تەبیعەتی وایە لە چەند شوێنتر وای کردووە چەند جایتر وای کردووە ئەوە حەق وایە لەمانە داوا بکرێ حتا تا ئەو ئەندازەی کە ئەگەر بێت و داواشی لەسەر قەید بکەی بۆ ئەوەی فێری ئەوە نەبێ ماڵی خەڵک بخوا بەڵام ئەگەر زانیت ئینسانەکە عایلەیەکی خانەدانن یا گەنجێکی ڕێکوپێکە ماڵ و حاڵی پێکەوناوە توانای نیە ئێسا کە ئیشێکی وای نییە یا گەنجێکە ئەخوێنێ یا نەخۆشێکن عایلێکن نەخۆشیان هەیە لەم حاڵەتانە بەڕاستی خاوەنپارە ئەبێ زۆر زەخت نەکا لەبەرەوەی هەم ئیحراج نەبن و هەروەها پەنا بۆ بەعزێ گوناح نەبن یەکێ لە گوناحانەی کەوا تۆ ئەگەر زۆر زەختی لێ بکەی ئەوەیە کە ئەم کابرای فەقیرە لەوانەیە گلەی لە بەختی خۆی بکا و شەکوای حاڵی لای خۆی گەورە بکات و لە ڕووی عەقیدەوە تووشی زەرەر بێ بڵێ خوایە ئەوە چی حاڵێکە بەسەر منە داوتە سەبری نەبێ یا لەوانەیە مەسەلەن پەنا بە بۆ ڕاکردن یا بۆ هەڵهاتن یا مەسەلەن پەنا بە بۆ حاڵەتی خۆکوشتن لەم حاڵەتەیە دەوڵەمەندەکانە بێ ئاگاداری خەڵکەکە بن ئەگەر ئینسانەکان نەجیب و ڕێکوپێکن ئەبێ پەلیان لێ نەکەن و سەبریان لێ بگرن ئارامیان هەبێ بەڵکو خوای گەورە ئینشاءڵڵا بەرەکەت بخاتە ژیانی دەوڵەمەندەکانیشەوە و دەروێ خێر لەم فەقیرەش بکاتەوە بەڵام بەمەرجێ ئەمە نابێتە هۆی ئەوەی کەوا ئەوانەی کە قەرزەکەن ئەمە ئیستیغلالکردن و بڵێن دەوڵەمەندەکان بە زۆری واکەن پارەکەشیان نەدەینەوە نەخێر ئەمەیان جۆرێکی ترە لە گوناح و لە گوناحەکانی کەبیرە کە ئەگەر مەجار بێدێنە سەر ئینشاءڵڵا کەواتە لە ئاینی ئیسلامە سزای ئەو کەسانە چییە کە ئەتوانن قەرزەکەش بنەوە و بەڵام بەدەستی ئەنقەز ئەو قەرزە نایانەوەتر ئایا بەرامبەرەکەی واتە خاوەن قەرزەکە دەوڵەمەند بێت یاخود سەروەتێکی مامناوەندی هەبێت لە ئاینی ئیسلامە سزای ئەم کەسانە چییە کە پێیانە وترێت قەرزکوێر ئەو کەسانی کەوا قەرز نادەنەوە و توانای دانەوەیشیان هەیە ئەمانە چوار جۆر گوناح ئەکەن کە هەرێکێکیان لەمانە گوناحی گەورەیە یەکێک لەوانە بێوەفاییە وەفا یەکێکە لە سیفەتی ئینسانەکان کۆمەڵێک خەسڵەت هەیە ئەگەر ئینسان تێیدا نەبێ ئینسانیەتی لەدەسەدا یەکێک لەوانە وەفایە تۆ چاکەی کەسێک چاکەی لەگەڵا کردی ئەبێت چاکەکەی بنرخێنی دەستخۆشی لێ بکەی سوپاسی بکەی من صنع عليكم معروفا عاكفوه پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسێک چاکەی لەگەڵ کردن دەستخۆشی لێ بکەن ئەوجا بەوەفا بن لەگەڵ یا لە کاتی خۆیان ئەم کە قەرزەی بدەنەوە ئەو کەسەی قەرز ناداتەوە ئەوە بێوەفایە بێوەفایی یەکێکە لە سیفەتی ئینسانە خراپەکان کەسایەتی ئینسانەکە ئەڕوخێنێت دووەمیان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مطل الغني ظلم ئەو کەسەی کە توانای هەیە قەرزەکە بداتەوە بەڵام نایداتەوە ئەوە ستەمەکە ئەو کەسە پێڵن زاڵم چۆن تۆ ماڵی کەسێ بە تعدا بیخۆی بە هەمان شێوە تۆ کەسێکی زاڵمی چونکە لە ئیسلامی ئێمەیە زاڵم چەند جۆرێکی هەیە گەورەترین جۆرەکانی زاڵم ئەوەیە زۆڵم ئەوەیە کە ئینسان خوا نەناسی و بەندایەتی و حەقی خوا نەدا شیرک بۆ خوا بڕیار بدا یەکێ لە جۆرەکانی تر زاڵم ئەوەیە کە پاشای بە زۆڵم لە ڕێعەتی بکە یەکێکی تر لە جۆرەکانی زۆڵم کەسێکە کەوا پارەی خەڵکی لەلایە و پارەکە ناداتەوە توانای دانەوەیشی هەیە لەبەرەوە ئەمە زۆری دۆمە لە گوناحەکان کە زوڵمەکە خاڵی سێمیشان بەڕاستی ئەوەیە کە پێغەمبەری خوا لە حەدیثێکی ترا فەرمی هەر کەسەیە ماڵی کەسێک ببات و نەیداتەوە وەکو وایە ماڵەکەی دزی بێ تۆ ئەو کاتە تووشی دزیکردبوونی شەبیت هەروەها لە لایەکی تریشەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە هەر کەسێک قەرزار بێ بەهشتی خوای گەورە نابینێ خوا لێی خۆش نابێ ئەگەر لە پێناوی خوایە خوێنی ڕشت بێ القاتل في سبيل الله يكفر كل شيء إلا الدين پێغەمبەری خوا فەرمێ لە حەدیث ئیمام موسلیمە کەسێ لە پێناوی خوایە شەهید بێ هەموو گوناحەکانی خوای گەورە لێی خۆشە بێ ئیلا قەرزاری خەڵک نەبێ چونکە ئەوە مڵکی خەڵکە مڵکی خوای گەورە نییە خوای گەورە لەو ئینسانە خۆش نابێ حتا وەکو خاوەن پارەکە لێی خۆش نەبێت
کەیتر شەهیدی لە پێناوی خوایەکێکە لە مەقامە هەرە گەورەکان بۆی ئەبینن ئەم مەوزوعە پەیوەندی بە قیامەتیشەوە هەیە و لە لایەکی تریشەوە بەڕاستی ئەو کەسێکەوە قەرز ناداتەوە یەکێک لە بەڵاهرە گەورەکان کە لە قیامەتە بەسەریادێ ئەوەیە کە چۆن لە دنیاە آخر لە ئەو کەسانی کە ئەگەر بێت و خەڵکەکان هەموو قەرز بکەن و پاری دەوڵەمەندەکان نەدەنەوە دەوڵەمەندەکان ئیفلاسەکەن هەر کەسێ لە دنیاە بە قەرزکوێری ئیفلاس بە خەڵک بکە لە قیامەتە ئەم ئینسانە بە نرخترین شت ئیفلاسەکە گەورەترین شت لە ڕۆژی قیامەتە بۆ ئینسانەکان حەسەنات و چاکەکانێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ هەر کاتێ ئینسانەکان قەرزیان کرد و قەرزەکەیان نەدایەوە لە ڕۆژی قیامەتە دینار و درهم نادرێتەوە بەڵکو حەسەنات و سەیئاتە هەرچی چاکەکانت هەیەڕوا بۆ ئەو کابرای کەوا تۆ پارت لێ بردو و نەداوەتەوە خۆ ئەگەر چاکەکانت نەما هەرچی گوناحەکانی ئەوە سەیئاتی ئەوە دێ بۆ سەر گوناحەکانی تۆ بۆیە هەر کەسێ لە دنیای ئیفلاس بە دەوڵەمەند و خەڵکی خێرخواز بکە لە قیامەتە بە حەسەنات و چاکەکانی ئیفلاسەکە لە ڕۆژی قیامەتە ئەم پێنج گوناحە بەڕاستی ئەم پێنج گوناحە گەورەی تووشی ئینسانە بێ ئەو کەسێکەوە پارەی خەڵک ئەبات و نایداتەوە و ئەمڕۆژ بەڕاستی بەداخەوە یەکێک لەو ئافاتانی تووشی خەڵک بووە یەکێک لەو گوناحانی کە خەڵک زۆر ئیهمالەتیدا مەوزوعی نەدانەوەی قەرزە بەو بیانووی کەوا خۆ کەس ناتوانێ من بکوژێ لەسەروی قەرزارم زۆر کارێکی خەتەرە کارێکی گوناحە حتا لە دنیا یەکێک لە ئافاتەکانی ئەو کەسەی کەوا قەرزکوێرە ئەم حەدیسەیە کە پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ قەرز بکات و بەنیەتی ئەوە بێ قەرزەکە بداتەوە ئیلا خوای گەورە ئەدە الله له خوای گەورە یارمەتی ئەدا تەوفیقی ئەدا کە پارەی دەستکەوێ قەرزەکە بداتەوە بەڵام لە سەرەتاوە نیەتی ئەوەی هەبێ کە نەیداتەوە ئەوە ئەتلەفەه الله خوای گەورە پێغەمبەری خوا فەرمێ خوای گەورە ماڵی ئەو ئینسانە تەلەفەکە و لە ناوەدا یعنی ئەو قەرزەی کە کردوێتی و ئەوەشی کە خۆی هەیەی خوای گەورە وای لێکا بەرەکەتی تیا نابێ و لەزەتی لێ ناکە و وەسوودی لێ نابینێ بۆیە ئیسلامی ئێمە چۆن هاتوو بۆ پاراستنی دین و عەقڵ هاتوو بۆ پاراستنی دین ماڵ و حاڵی دەوڵەمەندەکانش ئەپارێزێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا بیلال عەلی بانخوازیانی زۆر سپاس بۆ تای زانیاریەکان سپاس بۆی کار ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لا چەمچەماڵەوە لەگەڵمان بووی بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و لە دوای ناوبڕەکە درێژە بە پرۆگرامی پەیامی ڕۆژ دەدەین. بەڵێ خۆشەویستان پێشانگایەکی شێوەکاری لە شارە زوور بەڕێوەچووە پەیامنێرمان هۆشیار محەممەد لەو بارەیەوە راپۆرتێکی بۆ ئامادەکردین پێکەوە بینەریە و راپۆرتە دەبین. ئەمڕۆ پێشنگایەکی شێوەکاری بۆ کۆمەڵی فێرخوازی ئەم شارە کرا دیارە ئەمە لە ڕووی وەرچەرخانێکی هونەریەوە کارێکی زۆر باشە بێت ئەکتیڤونێکی تایبەت ئەبێت بۆ ئەو کەسانی کە ئامانجێکی هونەریان هەیە زۆر بەشیان باگراوندێک و فکرێکی هونەریان هەیە ئەمڕۆ کۆمەڵە تابلۆمان بینی لە ڕووی فۆرمۆ لە ڕووی باگراوند و کۆمەڵی ڕەنگی جوان دانراوە ئەمانە کۆمەڵە فێرخوازێکن دیارە هەرم ساڵ زۆربیان لای ئێمە لای من مامۆستا محەممەد خورماڵی کۆمەڵی ئەزمموی ڕەنگیان وەرگرت دیارە چەند پێشانگایەک تریشیان کردەوە بەڵام ئەوەی ئەمڕۆ بینیمان بەرەو پێشتونێک و ستایلێک و گرنگێکی تایبەتیە بوو تابلۆکانیان.
جارێکی تێگرت هاتوون بە عرزکردنی لەوحەکانی خۆم و لەم پێشانگایە کە وەکو دەرفەتێکە هەموو جارێکە ئەمە یەکەم جار نییە هەڵەسن بە ئەنجامدانی ئەم پێشانگایانە لە قەزای شارە زوور پێشانگای لە دەورە و هۆڵی ڕۆشنبیری لە گرین گەلەری میژەروک و هەموو کەسێکی تر هاتووم بە عرزکردین لەوحەکانی خۆم و بە بەشداریکردنم بە 11 لەوحە لەگەڵ چەند خوێندکارێکی ترە و هەروەها ئەمە کارێکی زۆر باشە بە ئەوەی کە دەرخستنی خۆتە لە بواری هونەریەکەدا کە هەر شتێک لە ناخ و دڵ و دەرونی خۆتایە بە فڵچاکە دووزارشتی لەکەی و هەروەها زۆر سوپاسی هەموو ئەو کەسانەکە کە لێرەیە پاڵپشتی هەموو ئەو خوێندکارانن بە تایبەتی کچەکان کە هێشتا ئەتوانن هەستێکیانەیە کە بتوان هەڵسنە سەر پێی خۆیان و وا بکەن بۆی فڵچەکانیانەوە ژیانی خۆیان دەرخن بژێوی ژیانیشان هەرواتوانن دەرخن. ئەم پێشانگای 12 کەس بەشداری کردووە کە بەشێکیان لێرە لەم بینایی خۆمان لە فەرمانگەیە لە ڕابردووە خولی شێوەکاریان بۆ کراوەتەوە لە خۆناغی سکێچ و خۆناغی ڕەنگووە بەشێکی ئەوانشی کە بەشدار بوون خۆیان مامۆستای هونەر بوونیان هەستبوونێکی هونەریان هەبووە خۆشبەختانە ئێمە هەردوو بوارەکەمان تێکەڵ کردو ئەم ڕۆژ بە بەرچاوی بەڕێستانەوە کە ئەیبینن تواناکانیان چۆنە. دەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر هەڵوەرینی قژ و بە تایبەت نەخۆشی دەردەڕێوی ئەپرسین ئەمڕۆ دەردەڕێوی چییە؟ هۆکارەکانی توشبوون، نیشانەکانی وە چارەسەر. لەوە ئای لە کوردستانە تا چەند ئەم نەخۆشیە یام ئەم دەردەڕێویە بەربڵاوە و بڵاو بۆتەوە. بەڕێز دکتۆر هێمن ئەحمەد زەمان دکتۆرا لە جوانکاری و نەخۆشیەکانی پێست قسە لەسەرم تەورە گرنگەیەمان بۆ کات. دکتۆر گیان زۆر بەخێر بە سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ ئێوەش. با سەرتا لەو پرسیارە دەست پێ بکەم لە کوردستانە دەردەڕێوی بوونی هەیە و بڵاو بۆتەوە و ئێمە ئێستا دەمانەوێت خەڵک هۆشیار بکەینەوە و ڕێنمایی و زانیاری زیاتریان بدەینێ. بڵێ سەبارەت بە دەردەڕێوی یەکێکە لە نەخۆشیەکانی پێست یا ئەتوانین بڵێن یەکێک لە نەخۆشیەکانی پێست و قژ ئەتوانین بڵین یەکێکە لەو نەخۆشیانەی کە تاڕادەیەک باوە لە ناو خەڵکە بە براورد لەگەڵ نەخۆشیەکانی تری پێستە بە جۆرێک کە لە هەر 100 کەسێک 2 کەس ئەکرێت تووشی نەخۆشی دەردەڕێوی ببێت واتە بە نزیکەی لە 10 بۆ 15 خێزان لەوانەیە یەکێک لە ئەندامی لەو خێزانە تووشی دەردەڕێوی ببێت. بەڵام زۆر بەمان هەوڵ ئەدەین کە ئەم جۆرە حاڵەتانە بشارینەوە لەبەرەوە لەوە نییە کە هەموو لە ئێمە هەر کەسێک ئەم حاڵەتی دەردەڕێوی هەبێت هەمومان بزانین کە هەیەی لەبەرەوە کاریگەریەکی خراپی هەیە لەسەر لایەنی دەرونی و کەسانێک کە تووشی ئەم حاڵەتە بن زۆر بە خێرایی هەوڵەدەن کە چارەسەری بکەن ئەمەیەکێکە لە هۆکارانەی کە ئێمە بە شێوەیەکی بەرچاو لەناو کۆمەلگایە نایبینین ئەم حاڵەتە. کەواتە لایەنی دەرونی تا چەندە پەیوەندی بەبوونی ئەم نەخۆشیەوە هەیە واتە تا لایەنی دەرونی ئەو کەسە ئەو تاکە ئارامتر و جێگیر بێت ئەم نەخۆشیە کەمترە بێتەوە و چارەسەر دەکرێت؟ بەدڵناییەوە زۆربەی توێژینەکان ئەمەیان دەرخستووە کە لایەنی دەرونی پەیوەندێکی ڕاستەوخۆی بە زۆربەی نەخۆشیەکانی پێست و تەنانەت نەخۆشە جەسەیەکانی تری وەکو ئەندامەکانی تریشەوە هەیە. بەتایبەت لە نەخۆشی دەردەڕێویە پەیوەندێکی زۆر ڕاستەوخۆی هەیە بە جۆرێک بەپێ ئەو داتا و توێژینەوانەی کە هەیە زۆربەی ئەو حاڵەتانەی دەردەڕێوی کە دەرەکەون بە تایبەتی لە ئەوانەی کە لە سەرویبی ساڵێەوەن لە گەورەکانە زۆربەی کە لەو حاڵەتانە ڕوئەیات کە فشارێکی دەرونی یاخود جەستەیی لەسەرەتی یاخود نەخۆشیێک تووشی نەخۆشیێک حاڵەتێکە بێت کە فشارێکی بۆ دروستەکات ڕاستەخۆ ئەبێتە هۆکارێک نەک هۆکارێکی سەرەکی بەهۆی ئەمەوە توش ببێت بەڵام ئەمە لە زمانی پزیشکی پێێت ترایگەرینگ فاکتەر وەکو هۆکارێکی وروژێنەر وا لەو کەسە ئاکات کە دەردەڕێوەکەی یا دەربکەوێت. زۆر باشە کاکتۆر ئەم نەخۆشی دەردەڕێویە پەیوەندی بە نەخۆشی چرەوە هەیە وەکو نەخۆشیەکانی هەناوی بۆ نمونە تێکچوونی بەرگری سیستەمی ئایا تەنها پێویست دەکاتەوەن ئەو کەسانی ئەو هاوڵاتیانی کە تووشی نەخۆشی دەردەڕێوی ئەبن تەنها سەردانی پزیشکی پێست بکەن یا مەفروزە کە سەردانی پزیشکی دەرونی و هەناویش بکەن؟
سەبارەت بە دەردەڕێوی زۆربەی کات نەخۆشیەکی سربەخۆیە هیچ پەیوەندی بە هیچ نەخۆشیەکی ترەوە نییە بەڵام هەنێ حاڵەتمان هەیە لەوە ئەچێت هاوبەشێک هەبێت لە نێوانیاندا بۆ نمونە ئەو کەسانەی کە دەردەڕەویان هەیە مؤڕەسترن بۆ ئەوەی کە تووشی بەڵەکی ببن هەنێ لەوانەیە کە دەردەڕەویان هەیە ئەگەر پشکنینیان بۆ بکرێت لەوانەیە نەخۆشیەکانی سایرۆ یاخود غوددایان هەبێت لەبەرەوەی ئەم کۆمەڵە نەخۆشیانە هەمویان گروپێکی نەخۆشین پێیان ئەوتێت ئۆتۆ ئیمین دیزیز کە پەیوەندیان بە سیستەمی بەرگریەوە هەیە واتە ئەگەر ئەو کەسەی کە دەردەڕێوی هەیە زۆربەی توێژینەوەکان زۆربەی بڕوڕاکان لەسەرەوەی کە پەیوەندێکی ڕاستەخۆی بە سیستەمی بەرگریەوە هەیە ئەو کەسێک کە تووشی دەردەڕەویە بێت گۆڕانکاریەک یاخۆت شتێکی نەئاسایی لەیەکێک لە ژینەکانی سیستەمی بەرگریە هەیە کە ئەم جینە لەوە چێت ڕاستەوخۆ پەیوەندی بە یەکێک لە نەخۆشیەکانی تری وەکو غوددا یاخۆت پەڵەکی ئەمانەوە هەبێت بۆیە ئەو کەسە چانسی ئەوەی زیاترە کە لەگەڵ توشبوون بە دەردەڕەوی یەکێکی تر لەم نەخۆشیانەشی هەبێت لە پێشووتر یاخود لە دوای دەرکەوتی نەخۆشی دەردەڕەویەکە کەواتە نەخۆشی دەردەڕێوی و بەڵەکی چۆن جیاب بکرێتەوە یاخود وەک پێشتر ئاماژەت بەوە کرد بە ڕێزت وتە دووەرینی پێم وایە بێمووە لە هەندێ بەشی جەستەی مرۆڤ ئێستا بەتایبەت لە خانمانە زۆربەی خانمان ئەمانەیان ئەڕوتێتەوە و ئەوەرێت جیاوازی ئەو دەردەڕێوی و بەڵەکی و ئەو وەرینە ئێمە چۆن بیزانین چۆن جیاوازی تێدا بکەین بەڵێ سەبارەت بە دەردەڕێوی چەند جۆرێکی هەیە سێ جۆری سەرەکی هەیە جۆری زۆر باوی پێ ئەوتە ئەلۆپێشە ئەریاتە ئەوەیە کە بە شێوەی پەڵەی بچووک بچووک بە تایبەتیترین لە ناو سەری ئەو کەسە یاخود ئەو نەخۆشیە دەرەکەوێت بە شێوەیەکی کتوپەڕ بۆ نمونە ئەم کەسە ئەمڕۆ هەستی بە هیچ نەکردو سپێنێک کە خەبەری بێتەوە قژی شانە ئەکات سەیرەکە پەڵەیەکی بۆ دروست بووە یاخود چەند پەڵەیەکی بۆ دروست بە لە چەند شوێنی جیاواز لە ناو قژیا بێت لە ناو ڕێشا بێت لە ناو برۆ و برژانگا بێ یاخود هەر شوێنێکی تریا بێت ئەمە جۆرە باوەکەی با بڵێن دەردەڕێویە دوو جۆری ترمان هەیە ئەلۆپێشە تۆتالیس و یونیڤەرسالیس تۆتالیسەکەیان ئەوەیە کە ئەو کەسە سەرجەم قژی سەری ئەگرێتەوە جا چه ئافرەت بێت چه پیاو بێت واو لەگەڵ دەستپێکردنی زۆر بە خێرایی بەشێکی زۆر لە مۆکانی سەری ئەڕوات ئەگەر هاتو ئەم حاڵەتە زیاتر تەشەنەی کرد بۆ نمونە برۆ و برژانگ و مووی جەستەشی گرتەوە لەگەڵێ ئەمە پێ ئەوتێت ئەلۆپێشە یونیڤەرسالیس سەرتاپای جەستی ئەو کەسە هەموو مۆکانی لە ناو ئەچێت و هەموو مۆکانی ئەوەرێت ئەمە بە شێوەیەکی گشتی ئەمە بریتە لە دەردەڕەوی سەبارەت بە بەڵەکی بریتە لە دەرچوونی پەڵەی سپی یعنی نەمانی ڕنگ لەو شوێنەیە بەڵام لە دەردەڕەویە نەمانی مۆکانە لە بەڵەکیە نەمانی ڕەنگە لەو شوێنەیە پەڵەیەک دروستە بێت کە زۆر کاڵترە لە پێسی ئەو کەسە بە تایبەتی لەمانەی کە ئەسمەرن یاخۆت ڕەشپێستن بە جوانی ئەتوانی هەستی پێ بکرێت لەمانەیەشە کە پێسیان سوورسپی زۆر کاڵن هەندێک جار بە زەحمەت هەستی پێ ئەکرێت بۆیە زۆر جار بۆ تەشخیصکردنی بەڵەکی پێویستمان بە ئامێرێکی تایبەتە بێ کە پێوتر و دیسلایت ئەم ئامێرە پێمان ئەڵێت کاتی پشکنینەکە کە ئەم خانانەی کە ڕنگ لەو شوێنیان ڕەنگی تیانەماوە و ئەتوانین قەرار بین لەسەرەوەی کە ئەمە بەڵەکەیە سەبارەت بە جۆری سێمیان ئەمەی کە لە خانمانە باسی ئەەکەیت لە خانمانە چەند حاڵەتێکمان هەیە کە زۆر باوە یەکێ لەوانە بریتە لە ڕوتانەوەی بۆ ماوەی ئافرەتان چۆن ڕۆتانەوەی بۆ ماوەی نێرینەمان هەیە ڕوتانەوەی نێرینەمان هەیە جۆری مێینەشمان هەیە بەڵام لەگەڵ پیاوانە فەرقەکە لەوەیە کە لە پیاوانە بەشی پێشەوەی سەریان ئەڕوات بەرەو دواوە ئەڕوات ئەم خەتیان نامێنێ بەڵام لە ئافرەتانە ئەم خەتی پێشی سەرەکە ئەمێنێت لە ناوەوە لە بەشی سەرەوە لە تەپڵی سەرەکە بەڵێ قژەکە تەنەکە بێتەوە ئەمە جۆری ڕوتانەوەی مێینەی پێ ئەوترێت جۆرێکی ترمان هەیە کە ئەمە بە تایبەتی لەنا ئەو خانمانەدا زۆر باوە کە قژیان نەبەستن بە تایبەتیترینشا ئەو خانمانەی کە سەرپۆش ئەکەن لەبەرەوەی بەردەوام قژیان ئەبەستن زۆر جار فشارێکی زۆرە خەنە سەر قژەکە بەوەی کە ئەم مەتاتە یاخود هەر هینێک کە بەکاری هێنن بە توندی قژەکە ئەبەستن ئەبێتە هۆی ڕاکێشانی تاڵەکانی مۆکە بۆ فترەیەکی زۆر بۆ نمونە ئەم خانمە لەوانەیە لە ڕۆژێکە دەکژمێر داوامی هەبێت قژەکە بەو شێوەیە ببەستێت مۆکان کە ڕائەکێشێت بەو فشارە زۆرە بەردەوامە وا ئەکات کە وەکو پێویست خوێن نەڕوات بۆ ئەم وانە هەروەکو هەمووشمان ئەزانین خۆراک و
هەموو چالاکیەکی مو لەسەر ئەو خوێنەیە کە بۆی ئەڕوات کاتێک کە ئۆکسیژین و خۆراکی پێویست لە ڕێگەی خوێنەوە نەڕوات بۆ سەلکی ئەموە وردە وردە لەگەڵ تێپەڕبوونی کاتە ئەموە دەسەکات بەلاواز بوون. ئەگەر بێت و ئەم فشارە بەردەوام بێت یاخۆ زۆر بەهێز بێت لە دوای فترێک ئەم سەلکی وەکو چۆن نەمامێک کە تۆ بەرداوام فشاری لەسەر دروست بکەیت بۆ نمونە مناڵێک ڕۆژانە زۆر ئەزیەتی ئەم نەمامە بات وردە وردەوای لێ ئەکات کە نەمامەکە ڕێگەکانی بپچرێت و وشک ببێت بەم شێوەیە مەکەش دەرەنجامی ئەو فشارە بۆ ماوەیەکی زۆر وڕای ئەکێشێت و فشارەکە مۆکە لاوازە بێت و ئەبێتە هۆی وەرینی دەڕێوی خۆی پەیوەندیەکی بۆ ماوەیەوە هەیە ئایا بۆ منە باوکێک دایکێک تو خۆی تووشی نەخۆشیەکە بۆ لە ڕابردوودا ئێستا هیچ کاریگەریەکی وەکۆڵێ بۆ ماوەی لەسەر مناڵەکە جێهێڵێ زۆربەی توێژینەوەکان تاکیل لەسەر ئەوەکەنەوە کە پەیوەندێکی بۆ ماوەیی هەیە لە دەردەڕێویە بە تایبەت لەو جۆرانە کە لە تەمەنێکی مناڵیا ڕۆئات ئەو کەسانەی کە لە تەمەنێکی لە سەروی 30 ساڵیەوە تووشی دەردەڕێوی ئەبن کەمترین پەیوەندی بە بۆ ماوەیەوە هەیە بەڵام ئەمانەی کە لە تەمەنی مناڵیا تووشی دەردەڕێوی ئەبن زۆربەی توێژینەوەکانەمان دەرخستووە کە نزیکەی لە ساعت 10 بۆ لە ساعت 50 باوانی ئەو مناڵە خۆشیان تووشی دەردەڕێوی بوون. بەرەوەی بچنە سەر چارەسەرەکان کە زۆرجانین نیشانەی دەردەڕێوی تەنها ئەوەیە کە باوەرینی مۆکەی ئەمە ئیناسینەوە یاخود ئەمیش هیچ ینی جۆرە پشکنینێکی هەیە کە ئەتوانی پێش وەختە پشکنێک بکەیت بۆ دەربکەوێت کە خەریکە ئەم کەسە تووشی نەخۆشی دەردەڕێوی ئەبێت یاخود تەنها ئەوەیە ئەو شوێنەیە لە پڕێکا پەڵەیەک ڕۆیە مۆکەی ئەوەرێت و ئەو کاتە دەرەکەوێت. بەڵێ زۆربەی کاتوەکو لە پێشووترا وەسفی جۆرەکانم کرد بەو شێوەیە دەرەکەون بە تایبەتی کە بە شێوەی پەڵەی بچووک لە شێوەیەکی کتوپڕ کە ئەم شوێنە مەکانی پێوە نامێنێ ئەم حاڵەتەمان لە جۆرەکانی تری ڕوتانەوەی قژ و نەخۆشیەکانی ترا بەدەگمەن ئەیبینین وەکو کە لە دەردەڕێویە بە شێوەیەک زۆرێک لە خەڵک هەر لەگەڵ دەرکەوتنی حاڵەتەکە خۆیان بەپێی ئەو زانیارانەی کە بیستویانە لە هەر شوێنێک بێت تاڕادێک شارەزان لەوە کە یەن بۆ لای پزیشکیش ئەڵێن دکتۆر گومانمان هەیە کە ئێمە تووشی دەردەڕێوی بوو بن بە شێوەی پەڵەی بچووک یەک پەڵە یا دوو پەڵە یا چەند پەڵەیەک دەرەکەوێت و بە شێوەیەکی کتۆپڕ کە ئەم شوێنە مۆکانی تیان نامێنێت بە جۆرێکە کە لە نزیکەوە سەیری بکەی هەسەکەی کاوەکو بە جۆرێک لە جۆرەکان مەکان قرتابێت و بەشی سەلکی مەکە لە ناو پێستەکەیان مابێتەوە بۆ ئەم حاڵەتە ئێمە وەکو پزیشک ئامێری تایبەتیمان هەیە کە پێوتە دەرمۆسکۆپ کە بەشەکانی پێست یاخود و نزیکی دا بۆ 20 ئەوەنەی خۆی گەورە ئەکات لەژێر ئەم دەرمۆسکۆپە تایبەتە سیر ئەکرێت کۆمەڵک نیشانەی تایە وەکو یەلۆ دۆت و بلاک دۆت و ئەمانە کەمانە زاراوەی پزیشکانی پێست ئەم حاڵەتە تەشخیصەکەن لەژێر ئەم ئامێرە و ئەتوانن لە ڕێگەی بەکارهێنەر ئەمارەوە دڵنیابن لە تەشخیصەکە. ئەو مووی کە ئەوەرێت کە دکتۆر دەرێتەوە یاخود پێویستی بەوەیە کە لەیزەری بۆ بکرێت یاخود هەر ئایا بە لەیزەریش ئەو مووە ئەچێنرێتەوە یان دەرێتەوە؟ سەبارەت بە حاڵەتی دەردەڕێوی یەکێکە لەو حاڵەتانەی کە ریڤەرسەبڵە واتە چانسی ئەوە هەیە زیاتر لە سەروی لە ساعت 6 بۆ ئەوەی کە بگەڕێتەوە بۆ باری ئاسایی واتە مۆکە گەشە بکات چونکە کاتێک دەردەڕێوی لەم شوێنەیە کە دروستە بێ پێچوانەی کۆمەڵک وەرینی قژمان هەیە خۆ چەندین نەخۆشی تری پێستمان هەیە پێست و قژمان هەیە کە بێتە هۆی ئەوەی کە بە مۆکە بە تەواوەتی لە ناوبەرێت و نەمێنێت مۆکە ناگەڕێتەوە بەڵام لە دەردەڕێویەوە لە سەروی لە ساعت 6ەوە ئەو موانە لەگەڵ وەرگرتنی چارەسەر تەنانەت هەندێک جار هەیە بەبێ وەرگرتنی چارەسەریش لە دوای چەند مانگێک یاخود ساڵێک وردە و ئەمە دەسەکاتەوە بە گەشەکردن. تەمەەن جیاوازی هەیە بۆ نمونە لە گەورە و لە مناڵاندا جیاوازی هەیە و ئایا لە ڕەگەزەکانیشە لە ژن و پیاواندا دەردەڕێوی جیاوازیان هەمووی وەکو یەک وایە و چارەسەری لە مناڵانە ئاسانتر یاخود لە گەورەکان. سەبارەت بە ڕەگەزی نێرومێ زۆربەی توێژینەوەکانەوەمان دەرخستۆ جیاوازێکی ئۆتۆنیە لە بینی پیاوان و ئافرەتانە بۆی کە تووشی دەردەڕێوی ببن سەبارەت بە مناڵان و گەورە ئەو کەسانەی کە زۆربەی زۆری ئەو کەسانەی کە تووشی دەردەڕێویە بن پێرسنتە گەورەکە یاخود نسبە زۆرەکە لە نێوان تەمەنی 25 بۆ 35 ساڵیایە ئەو کەسانەی کە لە تەمەنێکی زووە لە تەمەنێکی مناڵیە بۆ نمونە لە 5 بۆ 15 ساڵیە تووشی دەردەڕێوی ئەبن
زۆربەن ئەوانن کە بە شێوەیەکی قورس تووشی دەردەڕەویەکە ئەبن زۆربەی ئەوانن کە ئەگۆڕێن بۆ جۆرەکانی ترکە هەموو سەریان یاخود هەموو جەستیان بگرێتەوە کەمتر وە لەو کەسانەی کە لە تەمەنی گەورەی و باڵغ بوونە یا لە توای تەمەنی 20 ساڵەیە کە تووشی دەردەڕێوی ئەبن بگۆڕێت بۆ جۆرە بەربڵاوەکە وەکو جیاوازیەکی ئەو تۆ نابیندرێت لە نێوان ئەوەی کە با بڵێن خراپی نەخۆشیەکە لە ئافرەتانە زیاتر بێت یاخود لە پیاوانە هەردووکان کە ئەیگرن بە هەمان شێوە بە هەمان خراپی ئەیگرن. زۆر باشە دەردەڕێوی چارەسەری هەیە واتە ئەتوانی چارەسەرێکی بنبڕی بۆ بکرێت یاخود ئەتوانی ناوی لێ بنین کە ئەمە نەخۆشیێکی درێژخایەنە و چارەسەری نیە و کۆنتڕۆڵ ناکرێت. سەبارەت بە دەردەڕێوی هیچ چارەسەرێکی بنبڕکەرمان نییە بۆ نمونە دەرزیەک یاخود لەیزەرێک یاخود تیشکێک یاخود هەر شتێکی تر بێت کۆتایی بەم حەڵەتە بێنێت چونکە تا ئێستاشەیەکێکە لەم نەخۆشانەی کە لە ڕووی زانستیەوە زۆر ئاڵۆزە بە تەواوەتی نەگەیشتوونەتە زانان و پزیشکان نەگەیشتوونەتە ئەوەی کە دڵنیا بن لەوەی کە هۆکاری سەرەکی نەخۆشیەکە چییە تاوەکو بێکجاری بنبڕ بکرێت هیچ پەیوەندێکیشی بەڕێویەوە نییە. لەوانەش هۆکارەکەی بۆەوە گەڕابێتەوە کە ناونان بە ناوی دەردەڕێویەوە چونکە لە ئاژەڵانیش ئەم حەڵەتە ڕوو ئەیات لەوانەیە کە پێشینەکانی ئێمە ئەم حەڵەتیان بەدی کرد بێت چەند جارێک لە ڕێویا کە تووشی ئەم حەڵەتە بوو بێت و احتیمالە لەوەوە هاتبێت چونکە لە چەند گیانلەبەرێکیش ڕوو ئەیات بە هەمان شێوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هێمن زەمان دکتۆرە لە جوانکاری و نەخۆشیەکانی پێ زۆر سپاس بۆ ئامادەبوون زانیاریەکان. بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵ پرۆژەی سۆمای چاوان پرۆژەیەکیان دەبێ بۆ خەڵکی کەم دەرامەت و بێباوک لە قەزاکە بۆیە ئەمڕۆ پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە زانیاری زیاترمان لەبارەی ئەو پرۆژەی سۆمای چاوانەوە پێدەبەخشێ کە هەمیشە بە تەنگ خەڵکی هەژار و نەدار و بێباوک و بێنەوایەکانەوە بووە کە هەوڵی داوە دەستی مهر و بەزەی و خۆشەویستی بێنێ بە سەری ئەو مناڵانەی کە بێباو کەوتونیار لە نێو خێزانێکی هەژار و کەم دەرامەتدا ژیانە گوزرێن بە تایبەت کە ئێستا ئێمە لە وەرزی سەرماداین مناڵگەلێکی زۆر لەوە چێز هۆکارەکانی خۆگەرمکردنەوە هەر لە جل و بەرگ تا نەوت و زۆر شتی دیکە یا لە پێداویستەکانی دیکەیان نەبێ کەوا بتوانن ئەوانیش وەکو مناڵێکی ئاسایی لە کۆمەڵگەیەکدا کەوا ژێری زەویەکەمان هەمووی نەوت و سەرچاوە دەوڵەمەندەکانی کانزایە ژیانێکی شایستە و مرۆڤانە بگوزارێنن. ئەگەر پەیامنێرمان جەلال جەباری گوێی لە من بێت دەچمە لای جەلال تا ئەو زانیاریەمان زیاتر بۆ ڕووماڵ بکە و باز لە پرۆژەکەمان بۆ بکات. بەڵێ کاکڕێ سڵاوتان لێبێ سڵاو لێ و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی لقی چەمچەماڵی دەستگای سۆمای چاوان بە هاوکاری خێرخوازان و سەرمایه‌دارانی سنوورەکە بڕیارە پاشکەمێکی تر لێرە لە قەزای چەمچەماڵ هاوکاری مادی و گۆشتی سوور بەسەر نزیکەی 50 خانەوادەی مناڵانی بێباوکە دابش بکرێ. من بۆ زانیاری زیاتر لەسەر کار و چالاکیەکانی لقی چەمچەماڵی دەستگای سۆمای چاوان گفتوگۆ لەگەڵ شەیما حەمید دەکەم. شەیما خان ئەگەر بێتە ئێرە سڵاوت لێ بێم کاتت باش ئەگەر پێم بڵێ ئەو هاوکاری ئەمڕۆتان چییە و هاوکاری بەسەر چەند ناڵەدا بەشەکەن بەڵام ئەگەر سێری کامێرەکە بکەی شەیماخان فەرموو. وەڵا ئەمڕۆکە لە درێژەی کار و چالاکیەکانی سۆمای چاوانی چەمچەماڵ هەستاین بە هاوکاری بڕێک لە مناڵانی بێباوە کە پێک هاتووە لە گۆشتی حیوانی سوور و هەروەها هەنێ بڕێ هاوکاری مادیش بۆ مناڵانی بێباوک. شەیماخانیەوە لەم سنوورە تا چەند بڵین خێرخوازان و سەرمایه‌داران هاوکارتانەوە تا چەند پێویستە هاوکاری زیاترتان بکەن بۆی بتوانن کەفالەتی زیاتری مناڵانی بێباوک بکەن؟ واللهی ئەم ڕێکخراوی ئێمە زیاد هەر خێرخوازان لە ڕێی خێرخوازانەوەیە و هیواداریشین لە داوا لە خێرخوازانەکەین کە هاوکاری زیاترمان بن بۆ ئەوەی زیاترین مناڵی بێباوک هاوکاری بکەین و بۆ ئەوەی ئەم دەستگایە هەر بمێنێ بۆ مناڵانی بێباوک. ئێوە جگە لەوەی کەناوبەنا ئەوە هاوکاری مناڵانی بێباوکەکەن پێما بێت لە بۆنە و مناسەباتەکانە بەتایبەتی لەگەڵ نزیکبوونەوە لە جەژنەکان
و لەسەری ساڵ و یادی لەدایکبوونی بڵین پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێ ئایا لەو کاتەنە شەر هاوکاری مناڵانی بێ باوکەکەن بەڵێ بەڵێ بەتاکی دە لەو کاتەشە بڕێکی مناڵی زیاتر لە خۆ ئەگرێت هاوکاریەکان لەو کاتەشە بڵێن خێرخوازان زیاتر هاوکارمانن بۆ ئەو لەبەر ئەوە زیاترین مناڵ بەشدە هێن هاوکاری پێ ئەەکەین لەو خێرخوازیە. جگە لەوەی ئاوا ناو بەناو هاوکاری مناڵانی بێباوکەکەن ئایا موچەی ماگانەتان هەیە لەم سنوورەوە کەفالەتی مناڵان بێباوکەکەن بە بەردەوامی؟ بەڵێ لە ئێمە 2 مانگ جارێک تقریب 40 بۆ 45 مناڵمان هەیە کە بە بەردەوامی کەفالەتیانمان کردو و موچیانە دەینە. پرسیار چیتان هەیە بۆ خێرخوازان لە سوپاس و دەستخۆشی و داواکاریتان چیە بۆی هاوکاری زیاتری ئەم دەستگای ئێوە بن؟ والله زۆر داوای زیاترین هاوکاری لە خێرخوازانەکەین و خی گەورە پاداشتیان باتۆ ئینشاءله بۆ ئەوەی بەردەوام بن ئینشاءله لەسەر ئەم کارە ئینشاءله خی گەورە سپاس بۆ بەڕێستان بە ئومێدی سەرکەوتنی و پرۆژەی سۆمای چاوانیش. مامەڵەی فەرمانبەر لە دام و دەستگا فەرمیەکاندا لەگەڵ هاوڵاتیان و ڕایکردنی مامەڵەکانیان تەوەری سێمی بەرنامەکەمانە بێ کە زۆرجار هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە فەرمانگەکانی ئێمەدا ئەوەندە ماندوو دەکرێت ئەوەندە دەهێنرێ و دەبرێ و مامەڵەکانی پشتگوێ ئەخرێ یا زۆرجار کارمەندێک کە بە میزاج و بە حەز و بە خولیای خۆی لەگەڵ یا ئەجوڵێتەوە ئەوەندە بێت تاقە دەبێتی حەزناکە هیچ کاتێ سەردانی هیچ فەرمانگەیە بکە. بۆ قسەکردن لەسەرەمەی پەیوەندی نێوان فەرمانبەر و هاوڵاتی و ڕایکردن و زانینی ئەرکی فەرمانبەر خۆی بزانێ ئەرکەکەی چیە و بۆچی لەوێ دانراوە و کەوا هەموو خزمەتی هاوڵاتیان هەرێمی کوردستان بکە ڕاستەوخۆ دەچینە ڕانیا ئەردەڵان ڕەفیق شارەزا لە بواری کارگەڕی و بەڕێوەبردن لەبارەی ئەم تەوەرەوە قسەمان بۆ کاگەردەڵان سڵاوت لێبێ سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشی. دەپرسم یەکەم پرسیار ئەرکی فەرمانبەر چیە لە فەرمانگە حکومیەکاندا کە خۆی بزانێ ئەو لە پێناوی و ئەرکەدا لەسەر ئەو مێز و کورسیە دانیشتووە و پێویستە مامەڵی هاوڵاتی ڕاپەڕێنێ. بەڵێ سڵاو لە بەڕێزیشتان سوپاس بۆ ئەو دەرفەتەی ئێوە بە منتان بەخشی. ئەمەوێ سەرەتا لە یاسای فەرمانبەران دەست پێ بکەم دیارەکەم یاسا لە ساڵی 1920 دەرچوو ئەم یاسا بەردەوام بوو تا ساڵی 1936 لە ساڵی 1936 بە ژمارە 69 یاسای دووەم دەرچوو یاسای ساڵی 1920 هەڵۆشاندەوە دوای ئەوە یاسای ساڵی 1939 بەردەوام بوو تاکو ساڵی 1991 لە ساڵی 1991 بە ژمارە 14 یاسای ژمارە 3 دەرچوو دوایەوە ئەم یاسایە بەردەوام بوو تا ساڵی 2008 لە ساڵی 2008 ئەم یاسایە هەموار کرایەوە لەلایەن ئەنجومەی نوێنەرانی عێراق دیارە لەم یاسایانەدا چەندین ڕێکار و ئەرکی فەرمانبەر و چەندین ڕێوشوێن و ڕێنمایی دیاری کراوە کە تایبەتە بە فەرمانبەران و کەرتی گشتی سەبارەت بە ئەرکی فەرمانبەر ئەمەوێ زۆر شت بڵێم کە تایبەتە بە فەرمانبەران و چۆنێتی هەڵسوکەوتکردنیان دیارە بێ فەرمانبەر سەرەتا بە شێوەیەکی جوان هەڵسوکەوت بکات پێویستە فەرمانبەر بە شێوەیەکی وە مامەڵە بکات کە بتوانێت ئەو هاوڵاتیە لە خۆی ڕازی بکات و بە شێوەیەک و بە جلوبەرجێکی گونجاو بێتە سەر کارەکەی کە بتوانێت خۆی جیاکاتەوە لە هاوڵاتیەکی ئاسایی وە نابێ بە شێوەیەکی میزاجی کار بەرامبەر ئەو هاوڵاتیە بکات کە دێتە فەرمانگە کاری هەیە و لە هەمان کاردا پێویستە فەرمانبەر ئەو کەلوپەلانەی کە بەهۆی وەزیفەکەیدا لە بەردەمیدا یاخود دێتە لە بەردەستیدا ڕۆژانەکاری پێکە نابێ فەرمانبەر ئەوە بۆ مەسلحەت و بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بەکاری بێنێت چونکە ئەوە شتێکە کە بەهۆی وەزیفەکەی خۆیەوە لە بەردێستێتی و دەبێت بۆ خزمەتی گشتی و بۆ خزمەتی هاوڵاتیان بەکاری بێنێ و لە هەمان کاردا پێویستە فەرمانبەر ڕێزی سەرخۆی بگرێت ڕێزی سەرۆکی دایرەکەی بگرێت و لە هەمان کاردا دەبێت سەرۆکی فەرمانگەکەش ڕەچاوی وەزعی فەرمانبەرەکەی بکات و هانی بدا بۆی کە بە شێوەیەکی دڵسۆزانەتر کارەکەی خۆی جێبەجێ بکات.
کەواتە بۆچی هاوڵاتی ئەمە حەز ناکات سەردانی فەرمانگەکان بکات تەنانەت هەندێک حاڵەتی ضروریشمان هەیە کە هەتا غەرامەیەکی نەخرێتە سەر یاخود زەخت نەکرێتە سەر ئەو کەسە بەهۆی بوونی غەرامەیەکی زۆرەوە سەردانی فەرمانگەکان ناکات حەز بەوە ناکەن کە هیچ ئیشێکیان بکەوێتە دام و دەستگاکانەوە هۆکاری ئەمە بۆ بەڵێ شەی داخاندیار ئەوە گلەی زۆرێک لە هاوڵاتیانە کە ئەم هۆکارەی دروست کردووە ئەمەش دەگەڕێتەوە بۆ بەشێک لە فەرمانبەران کە لە دام و دەستگاکان کارەکەن دیارە وەکو پێویست ئەرکەکەی خۆیان جێبەجێ ناکەن بۆ ئەمەش پێویستە لێپرسراوی فەرمانگەکە هەرچۆنێک بێت ئەو فەرمانبەرە ئاگادار بکاتەوە کە پێویستە بە شێوەیەکی گونجاو مامەڵە لەگەڵ ئەو هاوڵاتیە بکات چونکە ئەگەر بێت و هاوڵاتی بە شێوەیەکی گونجاو مامەڵەی لەگەڵدا نەکرا ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم هاوڵاتیە لەو فەرمانگەیە بتۆرێت و ببێتە هۆی قسە بۆ ئەو فەرمانگەیە چونکە ئەو هاوڵاتی ئەگەر بێت و حەقی خۆی پێنەدرا لە فەرمانگەکە یاخود بەرچاوڕوونی تەواوی پێنەدرا کە دێتە فەرمانگەیەک و کارەکات ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کە هاوڵاتی جارێکی تر ڕوو لەو فەرمانگەیە نەکاتەوە یاخود لە بازار ئەبێتە هۆی قسەیەک بۆ ئەو فەرمانگەیە و بۆ ئەو فەرمانبەرە بەڵام لەوانەیە لەو دایرەیەدا فەرمانبەرێک دوو فەرمانبەر یاخود سێ فەرمانبەر لەو جۆرە هەبێکە وەک پێویست گرنگی بە هاوڵاتیان نەدات یاخود ئەو کارێکە بە دێتە بەردەمی ئەو مامەڵەی هاوڵاتی کە دێتە بەردەمی حەقی خۆی پێ نەدا یاخود حتا ئەگەر کاری ئەو هاوڵاتیە کە دێتە بەردەمی تۆ ئەگەر ئیشی تۆش نەبێت پێویستە بەرچاوڕوونی تەواو بدەیت بە هاوڵاتیە کە لە کارەکەی لە چ هۆبەیەک یاخود لە چ بەشێکە حتا ئەتوانی کە من بە ئەرکی فەرمانبەری زانم کە لەگەڵی هەڵسێت ئەو هۆبەیە پیشاندا ئەو بەشەیە پیشاندا چونکە لەوانەیە فەرمانگەکە یاخود بەڕێوەبەرایەتیەکە گەورە بێت و هاوڵاتیەکە شارەزایەکی ئەوتۆی نەبێت یاخود لەوانەیە ئەو هاوڵاتی کە سەردانی فەرمانگەکان نەکات لەوانەیە بەتەمەەن بێت و توانای ئەو هەبوو هۆبەی نەبێت کە بگەڕێ یاخود تا ئەو هۆبەیە ئەدۆزێتەوە کە کاری لایەتی پێویستە لە فەرمانگەکاندا هانی فەرمانبەر بدرێکە بەرچاوڕوونی ورد بۆ هاوڵاتیان بدەن بۆ ئەوەی بتوانن لە ماوەی چکەمدا کارەکانیان جێبەجێ بکەن و ببێتە هۆی پەیوەندیەکی توند و تۆڵ لە نێوان هاوڵاتی و فەرمانگەکاندا. کەواتە چ شتێک کاریگەری هەیە لەسەر میزاجی فەرمانبەران کە زۆر جار ساردێکیان پێوە دیارە لە ئەنجامدانی کارەکانیان بۆ نمونە سەردانی دایرێک دەکەی دەبینیت کە هاوڵاتێکی زۆر دانیشتۆ و چەند کورسیەک دانراوە بۆەوەی کە فەرمانبەران دانیشن و کارەکانی هاوڵاتیان ڕاپەڕێن بەڵام دوجار دەبینین کە تەنها دانەیەک یان دوو فەرمانبەر دانیشتۆ و کاری هاوڵاتیان ڕایی دەکات لە کاتێکیشدا کە هاوڵاتێکی زۆر دانیشتۆ دەبینی کە فەرمانبەری دیکەشی لێ بەڵام کە سێری دەکەی دەبینی هیچ میزاجێکی نییە تااقەتی نییە کە بێت و کارەکەی خۆی ڕاپەڕێنێت ئەمە چ شتێکە کەوا لەم فەرمانبەرە ئەکات. بەڵێ دیارە ئەگەر تێبینی بکەین لە ئێستادا لە تقریبان نەک لە زۆربەی فەرمانکاندا لە هەموو فەرمانگە و بەڕێوەبەراتیەکاندا هۆکاری گرنگ کە موچەیە بەداخەوە کە وەکو پێویست و لە کاتی خۆیدا نایەت بۆی بتوان فەرمانبەران بژێوی ژیانی خۆیان پێپڕکەنەوە ئەمەش لە کاتێکدایە کە بۆ نمونە زۆرێک لە فەرمانبەران تووشی قەیرانی دارایی بوون لەو کاتەیە بۆ نمونە فەرمانبەریش کە دێتە سەرکارەکەی تااقەتێکی ئەوتۆینە کە بتوانێت خزمەتی هاوڵاتیان بکە وەزیفەکەی خۆی بە شێوەیەکی ڕێک و پێک بەڕێ بکە قەیرانی موچەوای لێکردووەکە لە ینی چۆنڵێ وەک پێویست نەتوانێت کارەکەی خۆی جێبەجێ بکات دیارە لەو بیندا پێویستە حکوومەت هەوڵێکی جدیتر بدا بۆ فەرمانبەران بۆی بتوانێت لە کاتی پێویستدا موچە و ئیمتیازەکانیان پێ بدات بۆی فەرمانبەریش بە گڕوتینتر بتوانێت خزمەتی پێویست پێشکەش بکات و بتوانێت ئەو ئەرکێکە پێی سپێراوە بە پێی پێویست و لە کاتی پێویستدا جێبەجێ بکات و ئەو کاتەی کە لە داوامەکەیدا دیاری کراوە بتوانێت کاتی تەواو و کاتی پێویست بۆ خزمەت دابین بکات نەک لە کاتی وەزیفەکەیدا بچێتە دەرەوەی فەرمانگە ئیشەشتر بکات وا بکاکە بڵێن لە کاتی ئەو کاتێککە بۆ کارەکەی دیاری کراوە بچێت لە دەرەوەی دایرە ئیشێکی تر بکات لە هەمان کاتدا کە ئەسنای دەوامە و ئەو کاتە دیاری کراوە بۆ خزمەتی هاوڵاتیان نەک بۆ نمونە لە هۆبەیەکدا کە بۆ
4 بۆ 5 فەرمانبەر هەیە تێبینەکەین کە تەنها فەرمانبەرێک یاخود کە تەنها 2 فەرمانبەر ئەرکەکە جێبەجێکەن و فەرمانبەرەکانی تر بێ ئیش دانیشتون و لە هەمان کادا لەوانەیە حاڵەتی تریش هەبێ کە دەوری هەیە لەسەر ئەوەی کە فەرمانبەرەکە ئیش نەکا لەوانەیە هەرچەندە لە بڵێن لەوانەیە لە فەرمانگەیەک بۆ فەرمانگەیشتر بگۆڕێ بەڵام دیارە پێویستە فەرمانبەر ڕاهێنانی پێویستی پێ بکرێت بۆی بتوانێت بزانێت کە ئەرچی فەرمانبەر چییە چ شتێک کە پێویستە بیکا لەوانەشە شتێکی تر کە دەوری هەیە فەرمانبەر لەو هۆبەیە یاخود لە پسپۆری خۆیدا کار نەکات ئەمە شواکە کە فەرمانبەر ناتوانێت ئەرچی خۆی وەک پێویست جێبەجێ بکە وەک پێشتریش باسم کرد کاریگەری یەکەم شت کە زۆر کاریگەری هەیە موچەیەکەوە ئاکات فەرمانبەران خەمسار بن لە وەزیفەکانیاندا زۆر باشە واستەکاری تا چەند کاریگەری لەسەر ئەم حاڵەتە هەیە وەک کە لە زۆربەی فەرمانگەکانە بە ئاشکرایی بینین کە هەڵواسراوە بە مەبلەغێک پارە ئەتوانی لە مای 24 ساعتدا کارەکانت ڕاپەڕێنی ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە فەرمانبەران ئیهمالی بکەن یاخود خەمساردییان پێوە دیار بێت لە ڕاپەڕاندنی کارەکانی هاوڵاتیان بەوەی تا هاوڵاتی ناچار بکات بڕوات بۆی ئەوەندە چاوەڕێ نەکات ئەو مەبلەغە پارە بات و کارەکەی خۆی ڕایی بکات. بەڵێ بەداخەوە دیارە ئەوەش لە هەندێک فەرمانگەدا هەیە کە واستەکردن هۆکارێک بووە بۆی کە فەرمانبەرێک کە لەوانەیە شایستەی ئەوەش نەبوو بێ لەو کاتەیە کە جێ خۆی بکاتەوە لە فەرمانگەیەدا بەڵام بەداخەوە لە ڕێگەی واستەکردن یاخود لە ڕێگەی ئەوەی کە کەسێکی خاوەن دەسەڵات یاخود کەسێکە لە پلەیەکی بەرزدا ئەیناسێت و لە فەرمانگەیەک زاد جێگەیە کاتەوە لە هەمان کاتدا لەوانەیە مەسەلەن ئەو فەرمانبەرە ساڵێک بێ تەخەڕوجی کرد بێ بەڵام بەداخەوە کە تێبینیەکەین لە هەموو شارۆچکەکاندا زیاتر لە دەیان و سەدان خەلیجی پەیمانگا و زانکۆمان هەیە کە بەداخەوە چەندین ساڵێ بێ لە ماڵەوە بێکار دانیشتون بەڵام بەهۆی ئەوەی کە واستەیان نەبووە یاخود کەسێکی خاوەن کار و خاوەن بەرپرسێکیان نەناسیوە نەیانتوانیوە لە فەرمانگەیەکدا جێگەی خۆیان بکەنەوە بتوان بژێوی ژیانی خۆیان دابین بکەن ئەمە شوای کردووەکە لە فەرمانگەکاندا بێسەروبەریەک یاخود حاڵەتێکی وا دروست بێ کە نەتوانن ئەوەی هاوڵاتیان پڕ بکەنەوە چونکە هاوڵاتی کە دێت پێویستە کەسێکی وە لەو وەزیفەدا کار بکا کە بتوانێ وەزیفەی ئەو بڵێن ئەرچی ئەو مامەڵی ئەو هاوڵاتیە پڕ بکاتەوە بەڵام بەداخەوە بەهۆیەوەی کە لە نەتیجەی واستەکردندا کۆمەڵێک ناڵێم هەمویان بەشێکیان جیان کراوەتەوە لە فەرمانگەکاندا لەوانەیە شایانی ئەوە نەبوون بەڵام هەرچۆنێک بێت ئەوانەی کە ئەو حاڵەتە ڕوویداوە دەبێ هەرچۆنێک بێ فەرمانگەکان ڕاهێنانی پێویستیان بۆ بکەن لە بەرەوەی تازە ئەوانە هاتوونە فەرمانگە و بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە دەبێ حکومەت ڕێگەلەوە بگرێت پێویستە هەموو کەسێک هەموو ئەوانەی کە دەرچووی پەیمانگە و زانکۆکان و ئەوانەی کە پێویستە جیان بکردەوە لە فەرمانکان پێویستە حکومەت میکانیزمێکی پێویست بۆ ئەوانە بکات بۆی هەمویان وەکو یەک و بەبێ جیاوازی چینایەتی و واستەکاری جیان بکرێتەوە. زۆر باشە بەکارهێنانی مۆبایل بۆتە یەکێک لە مۆرک و سیماکانی تەواوی فەرمانگەکانی ئێمە ئەگەر نێرینەیەک بێ سەری بەسەر یاری پۆبجی و تۆڕە کۆمەڵایەتەکان شۆڕ کردوتەوە ئەگە مێینەیەکیش بێ سەماعەیەک لە گوێ ئاەتی و زۆرجا بنێشتێ خاتە دەمیەوە گوێ لە گۆرانی و شتێکی خوازراوی خۆیەگرێ ئەمە تا چەند دیاردەیەکی قێزەون و ناشینە لە فەرمانگەکانی ئێمەدا تا چەند پێویستە بەڕێوەبەری هەر فەرمانگەیە وەکو چۆن مامۆستایەک مۆبایل لە قوتابیەکانی وەرەگرێ لە شوێنێکی دیاریکراوە دایانێ بەجۆی لە جۆرەکان ڕێکار و بەرنمەیەک دابنێک لەوەی کەوا بەکارهێنانی مۆبایل نەبێتە هۆی وەستاندنی مامەڵەی هاوڵاتیان. بەڵێ کاک ریاز بەداخەوە کە ئەم حاڵەت ئەمە بۆتە دیاردە لە زۆربەی فەرمانگەکانە بەڕاستی ئەوەی تێبینی کراوە نەک هەرتەنها هاوڵاتی گلەی لەو حاڵەتە هەبێت و خودی فەرمانگەکەش یعنی گلەیی لەو حاڵەتە هەیە کە بەڕاستی خەریکە لە کۆنتترۆل دەرەچێ و ناتوانرێت ئەوە جێبەجێ بکرێت کە بڵین بۆ نمونە فەرمانبەر کە تێبینەکەی کاتی دەوامەکەی بۆ من 7 ساعتە 8 ساعتە کەچی بەداخەوە
بەهۆی ئەو مۆبایلەوە بەهۆی ئەوەی کە ئەو مۆبایلی کە لە بەردەستێتی بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکان زیاتر لە سەعاتێک 2 سەعات 3 سەعات بەهۆی مۆبایلەوە سەرقاڵە. اینجا تۆ لەو کاتیان نازانی ئەو کەسە خەریکی خوێندنەوەیە، خەریکی یاریەکی ئەلکترۆنیە یاخود هەر حاڵەتێک بێت تۆ بەهۆی ئەو مۆبایلەوە بە هەر شتێکەوە سەرقاڵبی ئەوە زیانەگەیەنێ بە وەزیفەکە، زیانەگەیەنێ بە فەرمانگەکە، زیانەگەیەنە بە کەرتی بە حکومەت و ئەوەشە بێتە هۆکارێک کە بەداخەوە کاروباری هاوڵاتیان زۆر بە ناڕێکی زۆر بە خراپی ئەڕوات و من داوا لێرەوە ئەمەوێت داوا لە سەرجەم فەرمانگەکان بکەم، داوا بە لە لێپرساوی سەرجەم فەرمانگە و بەڕێوەبەراتی و سەرجەم هۆبە و بەشەکان بکەن کە پێویستە ڕێکارێکی زۆر جددی بگیرێتە بەر بۆ ئەوەی ئەو حاڵەتە لە فەرمانگەکاندا نەمێنێت، چونکە ئەو بەکارهێنانی مۆبایل خەلەلێک و کەلێنێکی زۆری دروست کردووە لەم نێوەندەشدا، یعنی قوربانی گەورە هاوڵاتیە. تۆ هاوڵاتیەکی داما و چەندین سەعات ڕێگا بڕێ بۆ نمونە لە ڕانیەوە چێ بۆ سلێمان یاخود لە هەولێرەوەیە بۆ ڕانیە بە هەر ینی بە هەر نەوعێک بێت، مەسەلەن ئەو هاوڵاتیە ئەو کاتەی بۆ ئەو مامەڵەی خۆی دابین کردووە لەوانەیە ئەو هاوڵاتە ئیجازەیەکی کرد لە شوێنێشتر مۆزەف بوو بێت، بەڵام کە کەچێت ئەو فەرمانگەیە بەداخەوە زوربەی ناڵێم هەمویان بەڵام زوربەی فەرمانبەران بەهۆی مۆبایلەوە سەرقاڵن و ناتوانن کاری هاوڵاتیان جێبەجێ بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەردەڵان ڕەفیق شارەزار لە بواری کارگێڕی و بەڕێوەبردن. زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکان، سپاس بۆ کاتت کە بە ئێمە بەخشی. بەڵێ خۆشەویستان، زانیاریەکمان ئامادەیەک، زانیاریەکی گشتی با پێکەوە ئاشنابین و بەشێ لەو زانیاریانی کە پێویستە بیزانین، پێکەوە دەچینە لای ئەو زانیاریە. چەند زانیاریەکی گرنگ. ئەو دایکانەی شیر دەدەن پێویستە دوور بکەونەوە لە خواردنی کەرەوز، چونکە دەبێتە هۆی کەمکردنەوەی شیرەکە. شەربەتی ترێ چارەسەری نەخۆشی ڕەقبوونی خوێنبەرەکان دەکات. بەکارهێنانی کافور قژ زوو سپی دەکات. شەکری کوڵۆ بۆ ئەوەی ڕەنگی سپی بکەن کافوری تێدەکەن لە کارگەکاندا. خواردنی گێلاس زیانی نییە بۆ ئەوانەی نەخۆشی شەکرەیان هەیە. ئەو ئافرەتانەی دووگیانن بۆ ئەوەی دوورکەونەوە لە مناڵ لە بارچوون پێویستە هەموو ڕۆژێک 20 دەنگ بادەمی شیرین بخۆن. بۆ ئەوەی قژت دوور بکەوێتەوە لە ڕووتانەوە و بەهێز بێت و درێژ بێتەوە و ڕەش بێت، ئەوە زەیتی گوڵە مۆردی لێ بدەن، وا چاکترە تۆوی گوڵەکە بێت. گەڵای نیلوفەری تازە پێگەیشت و دەتوانێت برین زوو چاک بکاتەوە و گوڵەکەشی خەوت زوو لێ بخات. گوڵە هەمیشە بەهار لە دڵتەنگی دوورت دەخاتەوە و دڵخۆشت دەکات. ئاوی گەڵای هەنجیر جێگای پەڵەی کوتانی خاڵی شین لا دەبات. بۆ ئەوەی ڕزگارت بێت لە بالۆکەی دەست و پەنجەت، تەماتەی سەوز قاش بکە و بیخەرە سەر بالۆکەکە بۆ ماوەی 3 شەو. دوای ئەوە بالۆکەکە نامێنێ چونکە مادەی سالسالیک ئەسیدی تێدایە. پرۆگرامی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان بە کۆتاگەیاند بە ئومێدیەوەی لە ئاست سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویستدا بوو بێ و سوودتان لێبینی بێت تا بەیگەشتنەوەیەکی تر و لە ئەڵقەیەکی تری بەرنامەی پەیامی ڕۆژ بەخوای گەورەتان ئەسپێرین و ڕێز و خۆشەویستی ڕیاز کاکە مەحموود و شەیدا ئەڵڵاکەرام قبوڵ فەرموو. خواتان لەگەڵ.